بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان خۆشەویستان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. خۆشەویستانم لە پۆدکاستێکی چیرۆکەکانی دادگا لە تۆڕی میدیای ڕوودا و بەیەکتر دەگەینەوە. لە ئەڵقەیەکی تردا خۆشەویستان و بەڕێزان باسی ئەو پیشەوەر و کاسبکارانە دەکەین کە لە ڕێگەی پیشەکانیانەوە بوونە هۆی مای هەرخەڵەتاندنی خەڵکو و فێڵکردن لە خەڵکو و کێشە دروستکردن بۆ خەڵک. خۆشەویستان و بەڕێزان ئەزمونەکانی دادگا کۆمەڵێک شتمان پێدەڵێ بەڕاستی کۆمەڵێک ڕووداوی ڕاستەقینە هەن دەمانەوێت بۆ ئێوەی خۆشەویست باز بکەین بۆ ئەوەی بتە پند و ئامۆژگاری. بەڕاستی باسکردنی ئەو چیرۆک و ڕووداوانە یادکردنەوەیان ئازار بەخشن، بەڵام بەمای ئەوەی کە سوود وەرگرتن بۆ پند وەرگرتن پێمان خۆشە خۆشەویستان و بەڕێزانی تۆڕی میدیای ڕوودا و سوودی لێوەربگرن. خۆشەویستان، کاسبکار و پیشەکار بەڕاستی ئەوانەی کە کەسابەتی حەڵاڵ دەکەن، ئەوانەی کە ڕازگۆن لەگەڵ پیشەکانیاندا، ئەوانە ئینسانی بەڕێز و ئینسانی خۆشەویستن لای خوا و لای خەڵکەوە. بەڵام بەداخەوە خۆشەویستان و بەڕێزان کەسانێک هەن لە ڕێگەی پیشەکانیانەوە پیشەکانیان بەکاردێنن بۆ ئیستیغلالکردنی خەڵک، بۆ فێڵکردن لە خەڵک، بۆ ماڵ وێرانکردنی خەڵک. ڕاستە ئەوڕۆ ئەو پیشەوەرانەی کە فێڵ لە خەڵک دەکەن، ئەو کەسانەی کە خەڵک دەخەڵەتێنن، لەوانەیە دەستی دادگا و دەستی پۆلیس پێیان نەگاتن، بەڵام یەقینتان هەبێ، بڕواتان هەبێ ئەوە ئەزمونێکە. لێرە من وعدیان پێدەدەم، مژجێنیان دەدەم، ڕۆژێک دێ ئەو جۆرە کەسانە بە پێیەکانی خۆیان دێنە بەردەمی دادگا، چونکە ئێمە بە پێیەکانی خۆیان دێن، یانیش ڕفتارێک کردارێک دەکەن کە هیچ پەیوەندی بەو کێشەیەوە نییە، ئەو کێشە قێزەونانەی ئەو کارە قێزەونانەیەوان ئاشکرا دەبێت. بەڕاستی ئێمە زۆر لەو بابەتە ڕووداوانەمان دیتیە. دەستی پەروەردیگار لە کارەکاندا، لە تاوانەکاندا دەستی پەروەردیگار ئێمە زۆر بەزەقی هەستمان پێکردی، ڕۆژانە هەستی پێ دەکەین. ئازاری ویژدانی ئەو جۆرە کەسانە هەتا وای کردیە کەسێکی تاوانباری چەندین دزی کردیە، هیچ پۆلیسێک هیچ دادگایەک ئاگای لێ نەبووە، بەدەستی خۆی هاتووە، خۆی ڕادەستی دادگا کردووە. باشە لەبەرچی تۆ هاتی؟ خۆ کەس ئاگای لێ تو نەبوو، خۆ کەس بە توی نەزانی. قسەکەی ئەوە بوو دەیوێت وەڵڵاهی شەوانە لەبەر ئازاری وجدان دەستمدا نێتە بینە قاقام و ئەزیێتم دەدا، هیچ شەوە خەوم لێ ناکەوێتم. پێتان وایە ئەو کەسانەی تاوان دەکەن ئەوەندا دڵخۆشن، شەوانە لەبەر ئازاری وجدان خەویان لێ ناکەوێت. بەڕاستی ئەوە یەک لە دیار دەکەن دەبێ خۆت ئازاری وجدان خۆ بێتە بەردەمی دادگا. یان ئەو کەسەی کە بەڕاستی بەداخەوانی کە ئەو قسە دەکەم، ئەو کەسەی کە خیانەتی لە خێزانی پیاوێک کردبوو، پاش ئەوەی بە تەمەندا چوو بوو، ڕۆژێکیان دەچوو لە دەرگەیدا، پێی وتی کاچی من، براکەم، من بەڕاستی خیانەتێکم لە تو کردووە، ئازاری وجدان ئەزیەتم دەدا. ئەو سێ منداڵی دواییت هەمووی منداڵی منن، ئەو سێی پێشەوەی خۆتن، ئەوی تر هی منن. کابرا چاوی ئەبلەق بوو بەڕاستی. باشە تۆ تەواوی، تۆ نەخۆشنی. ئەوان هەمووی ئازاری وجدانن، بۆیە پێتان دەڵێن بەڕاستی ئەوانی تا ئێستاش تاوان دەکەن لە ڕێگەی پیشەکانیانەوە بگەڕێنەوە، واز بینن، ئەگەر نا خوای گەورە نابوتان دەکا، شەرمەزارتان دەکا. خۆشەویستان، ئەوەی دەمەوێت لەو پۆدکاستەدا باسی بکەم، ئەو کاسبکاری کە لە ڕێگەی کەسابەتەکەیەوە چ کارە ساتێکی خۆڵقان دەبوو. بەڕاستی کارە ساتێکی زۆر زۆر گەورەی خۆڵقان دەبوو. هەڵسا بوو لە ڕێگەی کەسابەتەکەی خۆیەوە، پیشەکەی بریتی بوو لە فرۆشتنی جلی ژێرەوەی ئافرەتان. بەداخەوە ئەوانەی کە جلی ئافرەت دەفرۆشن، بەداخەوە زۆربەی زۆریان پیاون. لێرەوە بەڕاستی من دەنجی خۆم بە بەرپرسان و ئەوانەی کە بەرپرسن لەو کارە، شارەوانی هەر کەسێکی ترە، بڕیارێک دەربکەن جلی ژێرەوەی ئافرەتان کە بەڕاستی دەبێت ئافرەت بیفرۆشێتن، نەوەکو پیاو. ئەو پیاوەدارە لە ڕێگەی کەسابەتەکەیەوە کە خەریکی فرۆشتنی جلی ئافرەت بوو، لە ڕێگەی کارەکەیەوە نەکار بەوەش، هەتا لە ڕاگەیاندنەکان
پروپاگەندەی بۆ کارەکەی خۆی دەکرد هەتا جلی ژێرەوەی ئافرەتانی لە ڕێگەی دیلیڤەری و گەیاندنی خێراوە بۆ ماڵەکان دەگەیاند ئەوانە هەموو مەبەست و مەقسەدی خۆی تێدا بوو بەڕاست لەو کارە قێزەوەنەی کە دەکرد بەو هۆیەوە توانی بووی زیاتر لە 300 وێنە و ڤیدیۆی ئافرەتی لە ناو مۆبایلەکەی خۆیدا تۆمار کردبوو ئێستا دەینە سەری تەبان ئەو کارە قێزەوانانە هەموو چاردبووە هەمووی کەسێک پێی نەزانی بەڵام بێ ئاگا لەوەی کە دەستی پەروەردیگار و عەدالەتی ئاسمان پێی دەگا دیارە ئەو کەسە لەگەڵ برادەرێکی خۆی عادەتەن ئەوانش کە ڕەفیق و دۆستەکانی یانوشی خۆیانن کەسی باش نین هەر کەسی خراپ ڕۆژێک لەگەڵ برادەرەکەی خۆی دەچی لە یەکێک لە کافتریاکانەوە خەریکی کار و ئیشی بلیارد و ئەو جۆرە گەمانە دەبن لە کافتریا بۆ کات کوشتن دیارە برادەرەکەی لە ڕێگەی مۆبایلەکەی خۆیەوە هەڕەشە لە کسێک دەکات هەڕەشەی لێ دەکاتن و داوای پارەی لێ دەکاتن و داوای بڵاوکردنەوە ڕسمی لێ دەکات ئەوە بابەتێک ئینشاڵڵا لە کاتێکی تر دەینە سەری نامەوێت لێرەدا باسی بکەم ئەو برادەرەی کە دوکاندارەکە هیچ پەیوەندی بۆ بابەتەوە نەبوو بەڵام ئەوەندەیە لەگەڵ برادەرەکەی خۆی دانیشت بوون کاتێ ئەو کێشەیە گەیشتە دادگا کاتێک کە کامیران لێدا دەبینن وێنەی ئەو کوڕەش لەگەڵ ئەو برادەرە خراپەی دەرچووە ئەوەی کە هەڕەشەی دەکرد پاشان ئەو کوڕێژ لەگەڵی بانکرا بۆ ئەوەی کە بزانن ئەو کێشەیە چییە ئەو کوڕێ وەکو شاهێدێک چوو نەک وەکو تۆمەتبارێک وەکو شاهێدێک چوو کە ئەو ئاگای لە کێشەکانە و کە دیتی ئەو کوڕی برادەرەی خۆی بزانن یعنی هەتا بەرامبەر یەکتریش وەفایان نییە کە کارگەیشتە ئەوەی کە ترسی دادگا و بەندکردن یەکسەر دانی ناگوتی من ئاگام لێ بوو برادەرەکەی خۆم هەڕەشەی لەو کچە دەکرد و ئەترافی لەسەر کرد کۆمەڵک شت وەکو شایەت چ بووە یەک لە بنکەکان بەڵام کاتێک کە دەستە بنکەکان عادەت وایە لە زۆر شوێنە مۆبایلەکەی خۆی دادەنێ کاتێک کە مۆبایلەکەی دادەنێ لێوەشەوە بەڕاستی دیارە قەدەر وا بووە تەمەشای مۆبایلەکەی دەکەن کە تەمەشای مۆبایلەکەی دەکەن دەبینن چ کارە ساتێکە بەڕاستی نەک هەر ئەوە وێنەی پێگرتوون ڤیدیۆی پێکردوون کارێکی ئەوەندە قێزەونە بەڕاستی ئینسان ڕووی نییە بەرامبەر بینەران و خۆشەویستان باسی بکاتن ینی شتی وایە ینی ئللا لە فلیمە زۆر خراپەکانە ئەگەر بەدی بکرێتن بەڕاستی زۆر نەشیە و زۆر ناڕێک بوو یعنی ئەگەر ئینسانی دەروون نەخۆش نەبی ئەگەر ئینسانێکی کەسێکی وەکو بڵێن ساقید نەبی بەڕاستی بەداخەوە کە وشێ دەڵێم چیشت بەو کارەدایە یعنی ئەوە دەینی تۆ لە ڕێگەی کەسابەتێکەوە کە کەسابەتێکتە ڕسقێکت لەسەر ئەوەیە کچ و خێزانی خەڵک هەڵبەخەڵەتێنی بەو ڕێگەیەوە پاشان بەڕاستی سوپاس بۆ خوا کەوتە داوەکە و کەوتە دەست دادگا ئینجا لێوێ دانی نابە تاوانەکەی دیارە هەر ئافرەتێک کاتە لای عادەتەن بەداخەوە لە ڕێگەی پەیوەندیکردن و مۆبایلەوە کاتێک کە لە ڕێگەی دیلیڤەریەوە پەیوەندی دەکات شتەکانی خۆی باز دەکاتن و پرۆپاگەندەی بۆ دەکات زۆربەی زۆری ئافرەتانیش لە ڕێگەی پەیوەندیەکانەوە پەیوەندی پێوە دەکەن ئەو شتەمان بۆ بینە بۆمان بگەینە ئەویش دەیبردە پێش دەرکەی و شتەکەی و لێوەن دەرو ڕقەمەکەی دەکەوتە کنی بۆ ئێوارەکەی شەوەکەی پەیوەندی پێوە دەکردەوە علاقاتی لەگەر دروست دەکرد و ئینجا هەڕەشەی لێ دەکرد بینە ڕسمێکم بۆ بنێرە بەداخەوە بەڕاستی لێرەدا ڕووی دەمم دەخەمە ئەو ئافرەتانەی کاتێک تووشی کێشەیەکی وا دەبن وەڵڵاهی هەر ڕسمی یەکەمت ینی ڕسمی یەکەمت نارتەوە و ئاسانە کە ڕسمی یەکەمت نارد ئەوە تۆ بیا بەندەی ئەو کەسە یەکسەر دەکەوێ ژەردەستی ئەو کەسە بە کەیفی خۆی هەرچی هەیە لەسەر جێبەجێ دەکاتن هەڕەشە لێ دەکات بۆیە ئەگەر خوا نەخواستە تووشی حاڵەتێکی وا بن بە هیچ شێوازێکە وەڵامیان مەدەنەوە وێنان بۆ منێرن لاان مەترسێن ئێستا ئەمە کۆمەڵک ڕێکاری تایبەتمان هەیە بۆ گرتن و دەستگیرکردنی ئەو جۆرە کەسانە ئەو میکرۆبانەی کە لەناو کۆمەڵگە و شیرازەی کۆمەڵگی کوردەواری خۆمان تێک دەدەن لەوێ پەیوەندی پێوە دەکردن و علاقەی پێوە دەکردن و سەرڕای ئەوەش من گومانم هەیە بەڕاستی ئەوەمان پێ پشڕاز نەکراوە لەوانەیە ئەوە ژوابیتن بەڕاستی بەشی زۆری ئەو شوێنانە ئەو دوکاندارانە بەداخەوە دەبیناوە ناوە زوو پشکنینی بۆ بکرێتن
لەوانەیە کامیرەی هەستیا کامیرەی زۆر زۆر بچووکدا بنرێتن لەوێەوە ئافرەتەیە خۆی دەگۆڕێتن و یان ئەزمموی کەلوپەلەکان دەکاتن لەوێ کارەسات کاتێکە خۆی دەگۆڕێتن لێوە لەوانەیە ڤیددیو دەربیسیتن ئەمە نەمانتوانی بەڕاستی ئەو شتانە پشتڕاست بکەینەوە بەس لەوانەیە بەشێکیش لەو بابەتانە بیتن هەرخۆی ئەو بابەتانە باسکردنی ئەو مۆزوعانە مەسەلەن جلی ژێرەوەی ئافرەتە ینی کە قسەکردن لەو بابەتەی ینی هەست و نستی ئەو بەرامبەرەکە دەوروژێنی هەر لەوێوە کۆمەڵە قسە دروست دەبیتن بۆیە نابێت ئەو کەسانەی کە ئەو کارە دەکەن پیاو بن بەڕاستی ڕێزم بۆ ئینسانە باشەکان پیاوە باشەکان ئەوانێک کە گیان لە ئێمەیە بەڵام بەداخەوە ینی ئەو ئیشی ئافرەتانە دەبێ ئافرەت ئەو ئیشە بکاتن پیاو تا بکرێ خۆی لێ دوور بگرێتن تووشی چێشە دەبیتن لەوانەیە پیاوەکە پیاوەکی باش بێ ئافرەتێکی خراپێت تووشی چێشەی بکاتن ئەوەش ینی ڕوودەدات سپاس بەخوا الحەمدوللا ئەو کوڕا کەوتە دەستی عەدالەت و سزای پێویستی خۆی وەرگرت و ڤیددیۆ شتەکان هەمووی بەڕاستی ڕەشکرانەوە ئەوە یەک لە خیانەت و کارە خراپەکانی ئەو کوڕا قێزەوەنی کە بە پیشەکەی خۆی ئەو کارە ناڕێک و تەندروستەی کرد بەڕاستی خەڵخەڵەتاندنی کچی خەڵکو و ژنی خەڵکو و ئێمە بەڕاستی لە دادگا سپاس بەخوا الحەمدوللا هەندێک شت هەیە دەبێ بێدەنجی لێ بکەین نەکو ئەگەر بێ ئەو پەرانە هەڵدەینەوە بەڕاستی کێشەی زۆر گەورەتر و خراپتر دروست دەکات ئینجا پاشەوە کاتێک کە دادگایی دەکرا دەیوت من تۆ بەم کردیە من وازم هینایە یان ئەگەر ئەو ئافرەتانە خراپ نەبن من خۆم پیسم ڕاستە هەرچی خراپە هەیە کردیتم یعنی بەڕاستی دانی دەنا ڕاستگۆ بوو لەگەڵ خۆی بەڵام ئەو ئافرەتانەش هەمووی لە من خراپترن باسی ئەوە نەدەکرد کە ئەو لە ڕێگەی هەڕەشەوە لە ڕێگەی ترساندنەوە اینجا پارەشی لێ وەرگرتە بوون چونکە مۆبایلەکەی هەموو شتێکی وەکو ناسنامەکەی وەکو دیکۆمنتەکەی بەڕاستی هەموو شتێک تێدا بوو بەڕاستی غیرەتی دەوێت نازانم ینی ئەو پیاوە ئەو گەنجە چ غیرەتێکی هەبوو تۆ مۆبایلێک بەو هەموو شتە پیسەیەوە تۆ لەگەڵ خۆتی بجێڕی بەبێ ئەوەی شەرم بکەی بەبێ ئەوەی بترسی بەڵام عەدالەتی خوا وایە ئەگەر کەسێکە هەڵەیەکی کرد و لەسەری بەردەوام بوو وەکو بڵێن زەین و عەقلیشی نامینێتن و تووشی کێشە و داوی خۆی دەبیت ئەوەیە کەچیان لەو ڕووداوە کە لە ڕێگەی پیشەکەیەوە کە خەڵکی خەڵەتان دەبوو یەکێکی تر بەڕاستی لەو ڕووداوانە کە بەڕاستی زۆر زۆر کاریگەرە ئەویش زۆر زۆر ناخۆشە ئێستا کارێک هەیە لە ناو کۆمەڵگەی کوردی بەڕاستی تازەیە لە ناو کۆمەڵگەی کوردی کە پێی دەڵێن گەیاندنی خێرا یان بە ناوەشکە کە پێی دەرن دلیڤەری ئەو گەیاندنی خێرا و دلیڤەریە ڕێزم هەیە بەڕاستی کارێکی باشە کارێکە ئاسانکاری دەکا بۆ ئەو خانەوادانێک کە دەیانەوێ خواردنی باش بخۆن یان خواردنیان بگاتە دەست بەڵام ئاگامان لەوەش بێ لەو ڕێگەیەوە کۆمەڵک تاوان و کۆمەڵک ڕووداوی ناسۆر ڕوویدا زۆر زۆر ناخۆشە بەڕاستی بۆیە ئێمە دەبێت دووریابین ڕاستە پیشەکە پیشەیەشی تازەیە بەڵام ئێمە دەبی ئاگامان لەوەش بی ئەو کەسانەی کە هەڵدەبژێردرێن بۆ ئەو پیشەیە دەبی کەسانێکی شایستە بن کەسانێکی گونجاو بن کەسانێک بن لە هەموو ڕووە و ئەخلاقیەوە کەسانی تەندروست بن نەک هەر کەسێکە کە بێکار بوو چوە ئەو کۆمپانیایەی دا ئەوانیش داوای لێ دەکەن بڕۆ ماتۆڕێک بکڕە و سندۆقێکی لە پشتی هەڵدەدەن و بڕۆ ئیشەکە بکە ئەخەوە بەڕاستی کارێکی غەڵەتە ئەو کەسەیە دەبی بە چەندێن فیلتەردا بڕوە پێم وایە وەکو مەعادێک کە بیتن بەڕاستی ناکرێ هەموو کەسێک بێتە ناو ئەو پیشەیە چونکە ئەو پیشانێک کە لە خەڵک نزیکن ئەو پیشانێک کە دێنە ناو ماڵی خەڵک ئەو پیشانێک کە وەکو بڵێن ئەسراری خەڵکیان دەکەوتەکنێ ئەوانە کارەساتن بەڕاستی هەموو ئان و ساتێک ینی دەبێت تۆ وریای ئەوە بی کە کارەسات ڕونداتن کێشە دروست دەبیت کو لە ئێمە لە یاسادا شتێکمان هەیە هەر کاتێ خزمەتکارێک دزی لە گەورەکەی خۆی کرد یاسا تاوانەکە لەسەری تون دەبیتن ینی تاوانەکەی دەبتە دوو چەندانە لەسەری وەکو خەڵکەی ئاسایی نییە لەبەر ئەوەی ئەوە کەسێکی ئەمی بۆ لە ناو ماڵەکەی دزی کردیە کایان کارێکی قێزەوەنی کردێ بەڕاستی ئینشاءڵڵا ئەو جارە دەبی لە پەرلەمانی ئەو جارە ئەو یاسانە هەموار بکرێتەوە ئەو کەس ئەو پیشانەی کە پیشەیەکن کە لەگەر خەڵکە دێنە ناو ماڵی خەڵک ینی ئەسرار و نهێنی خەڵکیان دەکەوتە لای دەبی ئەوانە سزاکان چەند هەندانە بیتن بەڕاستی
ناکرێەوەی خەڵکێکی ئاسایی مامەڵیان لەگەڵ بکرێت. بەداخەوە ئەو دلیڤەریە دیارە بەشی زۆریش بەداخەوە ینی دەبی وریای ئەوە بن ئافرەت پەیوەندی دەکا، پەیوەندی بە دلیڤەری دەکا، ئەومان بۆ بینە ئەومان بۆ ئەو بابەتانەوە. دیارە بە هەمان شێوە ئەوەش ئافرەتێک کچێک پەیوەندی دەکا بە دلیڤەری بۆ گەیاندنی خواردنی خێرا، دیارە خواردنەکەی بۆ دەگاتن و پاشان ئەو ژمارە لای دلیڤەریەکە دەبینێتەوە، وانە ئەو ژمارەنە ڕەشکەنەوە، یان بەرپرسێشیان هەبی ڕۆژانە بەرپرسەکەیان لە کۆمپانیاکان هەمووی ژمارەکانیان پێسفر کاتەوە، ناکرێت ژمارە ئەو خەڵکە لایەن بمێنێتەوە. بەڕاستی هەزاران ژمارەی خەڵکە لەلایەن وەکو بڵێن دیکۆمنت دەکەن و دەیشارنەوە هەڵی دەگرن و لاوانەیە بۆ کاتێکی پێویست بەکاری بێنەوە. ئەنجە دیارە لە ڕێگەی تەلەفۆنەکەیەوە ئێوارە دەستەوە کاچی دلیڤەری پەیوەندی بە کچەکەیەوە دەکات. دیارە لە سناپ پشتووە بووە دەست بە قسان دەکاتن و بەداخەوە خاتونانی بەڕێز هەر کوڕێک ئەگەر بەمەستی هاوسەرگیریش بوو ئەوەندە سادە و ساکار مەبن. هەر کوڕێکە داوا لێ بکە خۆت ڕوود بکەوە، یان وێنەی ڕووتی خۆتی بۆ بنێری، یان وەرە لەگەڵ با پێکەوە دەربچین. واللهی من لێرە پێت دەڵێم ئەوە قسەیەکە کە سندێکە، واللهی بە تەمای هینانت نییە، بە تەمای حیا بردنتە، بە تەمای پێڕابردنتە. چونکە هەر کەسێک هەر کوڕێک بێوێ کچێک بینی داوای ئەو کارەکە زەونی لێ ناکات، دڵی نایەت شتیوا لەو کات. لە پاشان کە تۆ ئەو شتانت کرد و بۆت نارد دەڵێ ئەو ئافرەتە ئەوە لەگەڵ منی کرد، لەگە چەندین کەسیت کەشی کردیە، ئەگەر یەکەم جاریشت بیت ناوا دەڵێ ئەو خیبرەی هەیە ئەو بۆ منی نردبەوەیت کەشی نردووە. تۆ ناخوازیتن، تۆ خۆت دۆڕاند، تۆ دەبێ بەندەی ئەو، تۆ کێشت بۆ خۆت دروست کرد، کێشت بۆ خانەوادەکەی خۆت دروست کرد کە تێژێر ئەوامری ئەو چیت پێ برێ دەبیت جێبەجێ بکەیت. بۆیە ئامان یانی شتوا لە غەڵەتی وان مەکەن، یانی بە ناوی ئەوەی کە بە تەمای هاوسەرگیرینە وەڵا وێنەی بۆ بنێرم و ڕسمی بۆ بنێرم و زیاتر ئاشنا یەکتر بوون یەکتر بناس. ئەوە کە یەک وێنەت نەرتەوە خۆت دۆڕاند و تەواو دەبی تۆ سەڵاوات لەسەر خۆت لێ بدەیت. اینجا دیارە ئەو کوڕە داوای لێ کردیە قسەی خۆش و ڕۆژانە باسی غەرامیات و عەشق و ئەو بابەتانە سۆزداریە، داوای لێ کردە ڕسمی لۆ بنێری. ئەو کچێش دیارە ڕسمی لۆ ناردێ و پاشان ڤیدیۆی بۆ ناردێ و ڕۆژێکیان داکەکەی کە لە ماڵی هەست پێدەکە دەبینیەوە کچەکەی خەریکی کۆمەڵە کاری نەشاوە لەگەڵ کوڕێکە لە ڕێگەی مۆبایلەکەیەوە، یەکسەر لێیان دێتە دەنگ و دەکاتە هاوار و تۆ ستەکەیت و تۆ بەتەمای چی و حەیامان ببیت و ئەوش دێرەدایە وڵات توش بوومە لەگەڵ ئەو کوڕێ و کوڕە ئەوە دیلیڤەریە و هات تەماڵمان و خواردنی بۆ هینامێ ئێستا هەموو هەرچی ڤیدیۆ و وێنەکانی من هەمووی لایە. اینجا پاشەوەی وێنە و ڤیدیۆەکانم بۆ ناردێ ئێستا داوای پارەم لێ دەکات، دەبی ئەمە ڕۆژانە پارەی بۆ بنێرم. اینجا تۆ پارە لە چێ دەینی؟ ئەو بەشە ڕۆژانەی خۆت هەیە دەبی بۆی بنێری، اینجا دەست بە دزیش دەکەی. بەڕاستی خۆشەویستان خاتونانی بەڕێز هەر هەڵای یەکەمت زەحمەتە، اینجا ئەوەنی دیکەی بە دوا دادێ، تۆ ئەوجا دەبی بچی لە ناو دەخیلێ بابتە دەخیلەی داکتە، دەست بە دزی دەکەی، دەست بەشتی ئەولا دەکەی، یا دەبی کارەشی نەشیا بکەی بۆی پارەی بۆ پەیداکەیت، یان هەموو شتێک دەکەی، یعنی داوا لێ دەکات دەڵێ بڕۆ پارە پەیداکە چۆنی پەیدا دەکەی پەیدا بکە. یعنی ئەو ئافرەتەی ئەو کچەی خست بە ژێر کاریگەری خۆیەوە. داکەکەش دیارە بەبێ دەنجی دەچی دەستە کۆمپانیاکەی و ئەو کوڕە دەبین تۆ داوای لێ دەکات لێ کوڕەکەم ناوێت عادەتەن بەڕاستی ئەو خەڵکاش یعنی لەبەر کێشەی کۆمەڵایەتی لەبەر کۆمەڵک دەور و بەرە تا ئێستا ناتە ئەستی ئەو کێشانە کە کێشەی زۆر گەورن کە بەڕاستی بەوان چارەسەر ناکرێ ئللا ئەوە دەبی لە ڕێگەی دادگاوە لە ڕێگەی کەسانی تایبەتمەندەوە کێشەی عیلاج بکرێت. ئێستا عیلاجەکە زۆر ئاسانە خۆشەویستان و بەڕێزان، لێرە پێتان دەڵێم ئێمە لە بەڕێوەبەراتی پۆلیس هۆبەیەکی تایبەت ئەوە هەیەەوە بەست پەیوەندی دەکەی ناش چێوێندەر کارەشەکە باز دەکەیت و یەکسەر ئەوان دەستگیری دەکەن و ئیجراعات و کارەکانی خۆیان دەکەن. ئەوە لێرە لەو مایکە بەڕێزەوە بزانن ئەو خاڵە کە زۆر گرنگە. ئیزا و دایکە زۆر دەپارێتە کوڕەکەم بینە و ڕسمانە ڕشکەوە حیامان مەبا شەرمەزارمان مەکە با حیامان نەچی کەسمان پێخۆش نەبێ عادەتەن لەبەری پارا بوو. ئینجا کوڕەی مەغروری کوڕەی بێترسی کوڕەی تاوانباریش زۆر بێمنەتانە هەتا بە مدیری کۆمپانیاکەشی گوت کاکە حاڵەتەشی وا هەیە چارە سەریکە ئەوانیش بەداخۆ بەڕاستی بێخەمبوون لەوە بەتێوە زۆر بێمنەت بوو تازە مادەم تۆ هاتی
مادەم هاتی لە کلمدیرەکەی باسی منت کرد نایە منەتی ناو کارم کرد تازە هەرواز ناین و خراتر دەکەم. ئەو ئافرەتە داماوەش ئەو دایکەش لە ترسی مێردەکەی لە ترسی کەس و کاری و بابەتانە و چ بکایانی ئەندەکشت هەیە چوو بەدای پۆشتی بوو چاوەڕێ ڕەحم بکە خوایە چ کاتێک حای دەچی چ کاتێک دەبی چاوەڕێەوە بکات یعنی بەڕاستی هیچ چاری دکەی نیە هیچ بژاردێت کەی نەبووە ئەو خاتونەیە ئەو ئافرەتێ لە سەرنجامی ئەوە یەکسەر کچەکە هەڵدەستی خۆی دەسووتێنی بەداخەوە پەنای بۆ خۆکوشتن بردەبوو ئەو کارە ناخۆشەی کردبوو بەڕاستی بەداخەوە فەرموو لە کارێکی وە سەرنجامەکەی بەرەو چێت چوو ئەوە کارە ساتێکی بەڕاستی زۆر ناخۆش بوو زۆر ئازاربەخش و جەرگ بڕ بوو بۆیە ئێوە ئەو کارانتان پێ سادە نەبیتن فەرموو چارە نووسی خانەوادەیەک وێران بوو ئافرەتێک تێیدا وێران بوو کارە ساتێکە تا دنیا مایە ئەو ئازارە لە ناخیا دەمێنێتەوە. خۆشەویستان زۆر لەو چیرۆک و ڕووداوانێک کە ئێمە دەمانەیە بۆ ئێوەی خۆشەویست و بەڕێز باسی بکەین بەڵام بەڕاستی کات و دەفەت نییە بۆیە یەکێکی تریش بەڕاستی لەوانە کە پێم خۆشە ئەوەش هەر ئاماژە و ئیشارە پێ بدەم پیشەی مامەستا کە بەڕاستی مامەستا پیشەیەکی زۆر پیرۆز و زۆر گەورەیە کاتێ لە قوتابخانەکەی خۆی کە دەبێنێ کچ و کوڕێک بەیەکەوە لە پشت قوتابخانەکەی پیاسەی دەکەن ئەو مامەستا بەڕێزە دەبایە بۆ ئەوەی چارەسەرکردنی ئەو کێشەیە بانجیان بکاتن و قسەیان لەگەڵ بکات کە دیارە مەکتەبەکە تێکەڵاو بووە هەڵسا و یەکسەر پەیوەندی بە بابی کچەکەی کردبوو پێی وتبوو وەرە کچەکەت خەریکی بەرەڵایی و عشق و عشقێنەیە دەزانن چارە نووسەوەی چی لێ هات لە ئەو هەڵەکارەی کە ئەو مامەستایە کە بەڕاستی ڕێزی لە پیشەکەی خۆی نەگرت کە پیشەکەی بریتە لە پەروەردەکردنی قوتابیەکان چارەسەرکردنی قوتابیەکان نەیتوانێت ڕێز لە پیشەکەی خۆی بگری ئەو کارە قێزەوە نەیکرد سەرنجام خانەوادەکە کچەکەیان سووتان بەڕاستی بەداخەوە کچەکە بووە قوربانی اینجا کێشەی کۆمەڵایەتی دروست بوو. خۆشەویستان و بەڕێزان تا پۆدکاستێکی تر لەگەڵتان دەبین و هەموو لایەکتان سپاردەی خۆی گەورە بن.